لە ساڵی 2021 لەلایەن ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی راپۆرتێک بڵاوکراوەتەوە سەبارەت بە گەندەڵترین وڵاتانی جیهان لە نێوان 180 وڵاتدا عێراق لە ڕیزبەندی 157مین وڵاتە لە بواری گەندەڵی. وەکو راپۆرتەکەشدا بینیمان زۆربەی حکوومەتانی کە دێنە سەرکار لە عێراق هەوڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەدەن، بەڵام هێشتا کەیسانە وەکو دیاردێکی گەورەی لە عێراق لێ هاتووە لە کاتێکدا کە عێراق خاوەن سەرچاوی زۆر و هەروەها داهاتی زۆریشە. لەگەڵ هەرێمی کوردستانش کۆمەڵێک پەیوەندی هەیە، پەیوەندی ئابوووریەکانی بە تایبەتی کە ئێستاوای لێ هاتووە کۆمەڵێک ململانێ و کێشە لە نێوان هەولێر و بەغداشدا ناو بەناو سەر هەڵدەدەنەوە. من زیاتر سەبارەت بەم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سیپان شێروانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێ. دەگوترێت کە ئەو ململانێ و گەندەڵیانەی کە لە عێراق لەسەر ئابووری و دابشکردنی ئابووری لە عێراق هەیە ڕنگدانەوەی کارەکانی دەسەڵاتە لەسەر لایەنەکانی دیکەوە دابشکردنی ئابووریەکی نادات پەروەرە لە نێوان ئەو لایەنانی کە دەستیان بەسەر ئابووری عێراق داگرتووە. بۆچی عێراق بەم شێوازە بەڕێوە دەبردرێت؟ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئەم کاتەتان باش. ئەو عێراقی نوێی کە هەیە عێراقێکی دەتوانین بڵێن نامڵزەم بە دەستوورەوە، بە یاساکانەوە، بە ڕێنماییەکانەوە، ئیتر هەموو ئەو یاسانە و ئەو قەرارانەی کە هەیە کە کاری ڕێکخراوەیی چ لە ڕوانگەی دارایی، چ لە ڕوانگەی ئیداری یانیش لە ڕوانگەی سیاسی لە عێراقدا ڕێک دەخوات کە وڵات لەسەر میسارێکی سەلیم و یاسایی و شەفاف بەڕێوە بچێت. هەموو ئەمانە پشتگوێ خراون، احتمادی لەسەر ناکرێت. لە هەمان کاتیشدا دەسەڵاتێکی شەفاف و دەسەڵاتێکی عادل چه لە محکەمەی باڵا بێت یان لە محکەمە قەزاییەکان بێت یان بگرە خودی مەجلیسی نەوابیش بێ، نییە کە بتوانێت چاودێریەکی باش بەسەر مؤسساتی وڵاتەوە بکرێت کە بەم حەجمە گەورەیە هەدەردان نەبێت، بەم حەجمە گەورەیە گەندەڵی نەبێت. یعنی وای لە هاتووە دەکرێت ئەوەی مقارنەی 20 ساڵی ڕابردووی عێراق بکە لە ڕوانگەی ئەو هەموو داهاتە زەبەلاحەی کە هەیە لەگەل ئەو پڕۆژانەی کە لەسەر ئەمری واقعات جێبەجێ کراوە. دەبینین کە کەمترین ڕێژە لە داهاتەکانی عێراق یان لە خەرجیاتەکانی عێراق بە واقعی بۆ دابینکردنی پرۆژە و خزمەت گوزاری و بنیاتنانی ژێرخانی خەرج نەکراوە کەواتە ئەولەویەت لێرە بۆ مەساڵحی شخصی حزبی چەند کەسانی ئاماژتان بە کۆمەڵێک مؤسساتی گەورە کرد لە عێراق و دادگای باڵای فدراڵیە کۆمەڵێک ناوەندی دیکە کە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکرێت پەنایان بۆ بردرێت، بەڵام ئەوانە بۆچی چاودێری بەسەر دۆخی هەرێمی کوردستانەوە دەکەن بیانوو بە هەرێمی کوردستان دەگرن لە پرسە ئابوووریەکاندا بۆ نمونە بودجە، بەڵام ناتوانن کۆنتڕۆڵی سەروەری یاسا لە عێراقکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ. زانی ئەو دەسەڵاتانەی کە من باسم کرد هەر یەکەی ئەرکی دیاری کراوە. بۆ نمونە خۆ ئەرکی دادگای باڵانیە بێت لێ پێچینەوە لە گەندەڵ بکات یان مەلەفی گەندەڵی کەش بکە. ئێمە هەیئەی نەزا هەمان هەیە، ئێمە چەندین مؤسسەمان هەیە کە هەیەک لە هەر یەکە و لە کاری خۆیدا بەیەکەوە دەتوانێت ینی وڵات یان بەرەو عقارێکی سەلامەت و تەندروست و یاسایی و قانونی ببەرن. ئەوەی کە لە عێراقات دەگوزارێت لە سەرەتادا دەستور جێبەجێ ناکرێت، مؤسسەکان نین، فیدرالیەت جێبەجێ ناکرێت، یعنی خودی قوانینەکان کە لە پەرلەمانیشەوە دەردەچن جێبەجێ ناکرێن. بۆیە یعنی ئەمە خۆ ئەرکی محکەمەی ئیتحادیە چاودێری بکات لە جێبەجێکردنی دەسەڵاتەکان. ئەمە لەلایەک هەموو ئەم جێبەجێ نەکردنی یاساکان کارامە نەبوونی مؤسسەکان وای کردووە کە دەرفەت لە بەردەم گەندەڵکاران هەبێ گەندەڵی بکەن. لەبارەی ئەو پرسیارەی کە ئێستا جەنابەت کردە، ڕاستی پرسیارێکی زۆر گرینگە. ئێمە دەبینین عێراق وێرانە، 100 میلیارد دلار دیار نییە، نسبەی بێکاری لە بەرزترین ئازدا، نسبەی هەژاری لە بەرزترین ئازدا. سای هەر کەسێک بۆ یەک جار لە سنووری پردێوە تێپەڕێ بێ یان لە مووسڵەوە تێپەڕێ بێ لە هەرێمی کوردستانەوە بەرەو ناوەڕاست و باشووری عێراق هەز دەکات. بە وازحی و زۆر بە ڕوونی دیارە کە فەرقێکی گەورە هەیە لە بینی ئەو ژێرخانە ئابووریە لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ ئەوەی کە لە پارێزگاکان هەیە لە مەبەستم ناوەڕاست و جنوبی عێراقە. فەرقێکی زۆر هەیە لە بینی ئەو خزمەت گوزاری و ئەمنی و ئاسایش و تەواوی جونگەکانی خزمەت گوزاریە سەرەتاییەکان لە بینی هەردوو لایە. بەڵام لە هەمان کاتیشدا دەبینین کەسانێک دێن پەنجەی گەندەڵی و ناشەفافی بۆ هەرێمی کوردستان درێژ دەکەن. ئەوەی کە سەیرە
هەندێک کوردن یان دەکرێت بڵێن هەندێک نوێنەری کوردیشن تەمەنای ئەوە دەخوازن هەرێمی کوردستان وەکو عێراق بێت لە کاتێکدا ئێمە لە بەغداین ئێمە لە ناوەڕاستی و جنوبی عێراقین دەزانین کە خەلکی هەمووی خەون بەوە دەبێنێەوە کەریمی کوردستان بن باشە ئێمە ڕاستە ئێمە نەقسێکی گەورەمانێ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کێشەی موچە بە جددی قەیرانێکی گەورەی لە هەرێمی کوردستان دروست کردووە زۆرینەی میلەتی ئێمە مازەفینی ئێمە موچەیان دووادەکەوەی بەهۆی سیاسەتێکی فاشستی و دیکتاتۆریەوە لە بەغدا بەڵام ئەمە بەومانایە ناگەینێت کە هەرچی لە هەرێمی کوردستان هەیە سەفر بکەین مادام لە عێراقیش موچە هەیە هەرچی هەڵەکان هەیە لە بیری بکەین دەبێ هەر شتێک لە شوێنی خۆی باشە میس هەر لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەم بوارانەدا لە بەڕێزت بپرسم هەرێمی کوردستان هەنگاوەکانی چاکسازی دەست پێ کردەوە بە شەفافیەتەوە لەگەڵ بەغدا مامەڵە دەکات راپۆرتەکانی خۆی دەنێرێت نەوت ڕادست دەکات و کۆمەڵێک بابەتی دیکەیە لە نێوانیاندا کە لەلایەن هەرێمی کوردستانەوە جێبەجێ کراوە هێشتا شان دەچێت و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێردرێت ئەم پەیوەندیانە بۆچی بەم شێوازە لەسەر ئاگبووری و بودجێ هەرێمی کوردستان گوشارەکان زۆرترین گوشارن لەلایەن عێراقەوە من چه وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران چ وەکو شارەزایەکی ئابووری لێرە کە لە نێو وردەکاریەکاندام کە لە بەغدا دەگوزارێ لە بەتایبەت لە نێوان هەردوو شاندەکانە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ساڵی ئەخیردا لە مەجای مفاوضات لەگەل عێراقدا شۆڕشێکی نوێی بەرپا کرد لە شەونەخوونی کۆڵنەدان ماندوونەبوون دۆزینەوەی ڕێگا چارەیەک بەس بۆ ئەوەی ڕێک بکەوین کە ئەو قەیرانەدارەیە چارەسەر بکرێت لە سەروی هەمووشیانەوە زووترین کات موچەی فەرمانبەران لە کاتی خۆیاوی دوانەکەوێت بەڵام ئەوەی ئێمە بەدی دەکەین حکوومەتی عێراق یان باشتر وایە بڵێم هەندێک لە پێکاتەکانی حکوومەتی عێراق چونکە حکوومەتی عێراقیش لە چەندین ئەحزاب و لایەنی سیاسیەوە پێکاتووە بە پلان مەبەزدار ئامانجیان نەکە ڕێکەوتن نەکرێت هەر کاتێک هیچ کێشە و بربەستێک نەما دێن تەفسیرێکی جیاواز بوو یەکێکی تر لە مادەکانی موازنە دەکەن تەنها لە پێناوەی ئەرقەلە لە بەردەم ناردنی بودجەی هەرێمی کوردستان بکەن چونکە چاویان بەو پێشکەوتنە هەڵنایە کە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە سەرجەم شار و شارچکەکانی کوردستان هەیە مقارنەتەن بەکوێ بەغدا کە پایتەختی عێراق یعنی ئەمە وای کردووە کە ئەوان دەستیان لە خۆبەرداوە دەزانن ئیتر ناتوانن ئەو ئاستا گەشە سندن و پەڕەپێدانە بەدەست بێنن بۆیە تاکە ڕێگای لە بەردەم خۆیان دەبینەوە ئەوەیە لێ نەگەڕێن هەرێم پێش بکەوێت بە کێشە لە بینی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێم دروست بکەن بە نەناردنی موازنە بەڵام ئێمە بە دڵنیاییەوە ناوەستین کۆڵ نادەین مافی دەستوری خۆمانە و زۆریش وازەحە تا لە توانەماندا بێ بە هەر جوودێک وەک چۆن پێشتریش کە قوربانی زۆر گەورەتری پێویست بووە هەتا ئێمە گەشتوین بە ئێرە لێرە بە دواشەوە هەر قوربانیەک پێویست بێ لە پێناو بەدەستێنانی مافە دەستوری و یاسایی و شەرعیەکانی خۆمان بە دنیاوە نکۆڵی ناکەین بەڵێ بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس کە لەگەڵ زۆر سپاس